پەیوەندێکی ترمان لەگەڵا با فەرمێ خوشکە فاتیمە فەرموو. السلام عليكم مامتا. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە فاتیمە. مامتا شکارێکمان هەبوو. بەڵێ فەرموو. مامتا ئەگەر خیانەت یا خۆت درۆ لە پیاوەکەت ببینی بە بەردەوام گومانی خراپی پێ گوناحباری لەسەر ئەو شتە یان هەتاوەکو گومانی خراپ نەبەی و یعنی ئەو ببینی پێ باشە. آخر خوشکە فاتیمە بڵین خیانەت یان درۆ یعنی هەر گومانە یان ڕاستەقینەیە؟ سەتانەوە دڵنیابی بەس ئەوە بە چاوی خۆت نەگیرتبی و درۆش ڕاستە خۆ درۆ نەگەستا. بەڵێ بەسەر چاوی شەڵا من لەسەر ئەو تەوەرەیە قسە لەگەڵی دەکەم بەسەر چاو. بەسەر چاو خوشکە فاتیمە. خوشکی بەڕێز و عەزیزم خوال لەگەڵ. خوشکە فاتیمە پرسیاری ئەوەی کرد کە مێردەکەی خیانەتی لێ کردەوە یان درۆی لەگەڵ دەکا لە ١٩٠ دڵە دڵنیام بەڵام بە چاوی خۆم هیچم نەبینیوە. ئایا گومانی پێبەرم خراپە بە دڵنیاییەوە خوشکی خۆم ئاگادار بە. يعني إياكم والظن فإن الظن أكذب الحديث. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ زۆر خۆتان بپارێزن لە گومانی خراپ بەرامبەر بە هەموو کەس بە تایبەت بەرامبەر بە هاوسەری ژیانت، چونکە گومانی خراپ يعني یەکێکە لە درۆ هەرە ئاشکراکان. ئەوە درۆی هەرە گەورەیە واتە گوناهت دەگا بە چاوی خۆت نەتبینیوە. يعني شکو گومانێکت لەسەر کردو مێردەکەت خیانەتت لێ بکە. ئێمە تەوەرەکەمان ئەگەر جەنابەت لە ئەوڵەوە گوێبیستی بوو بی پێش ئەوەی پەنجەی تۆمەت و خیانەت بۆ مێردەکەت درێژکەی خوشکی خۆم تۆ کە هاوسەرت هەیە پشکنینێک بۆ خۆت بکە بە خۆت دابچۆوە. ئەوەی کە باسمان کرد ڕاگرتنی دڵی مێرد، دڵخۆشکردنی دڵی مێرد، نەڕووشاندنی کەسایەتی، ئازار نەدانی لە ڕووی مادیەوە، هەروەها مەسئولیەت تەحملکردن بە شەکەی خۆت کە لە خێزانە لەسەر شانتە. خوشکە فاتیمە ئەوانت ئەگەر کرد یعنی تۆ بەڕاستی کەم تەرخەمید لە خۆت عاشق نەدەبرد ئەمجا هەستت دەکرد پیاوەکەت خیانەت لێ دەکا پێویستە هەڵوێستت هەبێ بەڵام ئەمەی تۆ ئێستا گومانیان دڵی درۆم لەگەڵا دەکا. جاری وایە تەئکید بکە ئایا ئەم هۆکاری درۆکردنە تۆنی، چونکە مرۆڤ لە چیەوە فێری درۆ دەبێت؟ یەکێک لە هۆکاری درۆکردن لە مناڵەوە تا گەورە تەوژمی بەرامبەرە. واتە جاری وایە ئەم ئافرەتە ئەوەندە ئەم مێردەی دەخاتە ژیان سانسۆڵ و ڕقابەیەکی تند و تیژەوە وای لێ دەکات پیاوەکە ڕخی لە ماڵی باوکێتی ڕخی لە ماڵی خوشکەکەیەتی لە ترسیەوەی ژنەکەی دڵی عاجز نەبێ ئەڵێ لە ماڵی باوکم نەبووم، ئەڵێ لەگەڵ فڵان هاوڕێم نەبوو. ئەگەر کاتێ مرۆڤ ئازاد بوو لە دنیای ئازاددا کەمتر مرۆڤ درۆ دەکا. بۆیە جاری وایە ئافرەت کە دەبینی مێردەکەی لەگەڵ ڕێزم بۆ هەموو پیاوان درۆی لەگەڵا کردووە هۆکارەکەی با پشکنینێک بۆ خۆی بکە ئایا من ئەوەندە زەختم لەو پیاوە نەکردووە ناچارم کرد درۆم لەگەڵا بکە ئەمەیانە بۆ خۆت بکە. ئەگە خوا نەخواستەوا بوو تەئکید بووی کە هەم خیانەت هەیە و هەم درۆ هەیە لەلایەن مێردەکەتەوە بەرامبەرت بەڵام بەڕێزت بۆ خۆت ئەلحەمدولیلا پاک بووی تۆ هۆکار نەبووی لە جەوێکی هەیە من و لەسەر خۆدا ڕۆژە خواردنێکی خۆشی بۆ ئامادەکە خۆشەویستی خۆتی دەبۆ دەرببڕە گفتوگۆی لەگەڵا بکەن. ئینشاڵڵا ئەڵخەی داهاتوو ئەگەر خوشکە فاتیمە گوێبیستی بەرنامەکەمان بێ بزانین قورئان بۆ ئەو کەسانەی کەوا پیاوەکانیان خەریکە نوشوز و لاساری دەکەن بزانین چی دەڵێ ئینشاڵڵا لێ وەڵامی باشتر وەردەگریت.